بەری هەرێ بەردلۆڤانیا خودێک و پێشمەرگە لەسەر ئاخا کوردستانە سووری بینێ ژبەر حەقێکی مەشروع بوو ئەف پێشمەرگە زاڵۆکێ وڵاتی بوون زاڵۆکێ کوردستانە سووری بوون خۆ و برایە مەبوون هێڤیاواژی ئەف بوو کولڤر بن وەم هەر نەپێشیاوانە بکێف و عەشقی لەوەرن خەباتە خۆلڤێ دێ بکەن ڕاستە کوردستان یەکە لێ ظروفێ دووەلی چێ بووی و مەساڵحی وا دەولەتێ مەزن و ئەقلیمی کوردستان کرا چار پارچە بێژن وەڵا کوردستانە عێراقێ لێ کوردستان یەکە وەک چلۆ فەرەنسا یەکە چلۆ ترک یەکە چلۆ ئەیران یەکە کوردستانش یەکە لێ دژمنە کوردستان کرا چار پارچە خۆشک و برای هێژە حەقێکی طەبیعیە وا ڕۆژێ تالی مخابنی یعنی دخوازم ئەز حەقێ پێشمەرگا بتمەوانە پێشمەرگا دەما چێ بوون ئەو کەسێک و بازدایش ڕژێمە ئەسەد بوون خۆرتێک و مەطلوبی عەسکەریە بوون ژبەر ناکۆکیە سیاسی مەتخواز قەرارە کوردی یەک بێ لەوێ دل سووری کوردستانە سووری مادام قەرار نەیەک بوو ومە هەفتوو نەکرد طەبیعیە زاڕۆکێ من ئیرۆ ئەز ئەنجومەنە نیشتیمانی کوردیمە خەباتێ تەرەفێ دیدە ناکرد خۆدانە هەلیکی یەک چوون ئۆڕۆپا یەک گۆڵادا خەنقین یەک بەحرادا یەک کوردستانێ چوون بۆ ئەمێ خۆ حازرکەش بۆ ڕۆژێکی هەگە یەک ڕێزیە مالا کوردی چێ بێ هەگە ڕۆژێکی مالا کووردا ببێ یەک پرۆژێکی نەتەوی هەبێ ئەم جانفدانت بەری پرۆژیدا ئەڤن پێشمەرگە تەدریباوە بریاراواش جەنابێ سەرۆک مەسعود بوو ئەنوازێ هێزێکی چێکش بۆ کوردستانە سووری نەش بۆ ئەنجومەنێ نەش بۆ تەرەفێکی دیژی تەرەفێکی دی ئەم شاشتی لێ بریارە هەنەمێزێنن بریارە کوردایەتیە بوو ژ بۆ شەخسێ یەکەمینیەک و خەباتێت کێ دوبەر کوردایەتیەدا جەنابێ سەرۆک مەسعود بوو ڤیا بریاردا وام ژیاریکان پێرە مەزارۆکێ خۆ تەشجیعکردن تەطویع بکەن چلۆ vê hêza heçêkin yê pêşmergê roj rojekî ev pêşmerge vegerin ser axa xwe xebatê û nîdalê bikin ev hûn pêşmergê me pêşmergê me ne di ecendatê iqlîmî de ne xweş ku birayê hêja pêşmergê me ne ew weniyê ku bê wela Tirka bin ecendatê Tirka de ne ne an Eyranê de ne ne tehelfekî duwelî hebû helfê NATO heye helfê Atlasî bû vî helfê ha îro biryara wa ku werin va biderbê و سید یوسف پشتی زمازن جی بوم دیسا سید یوسف مرا بو اسپیره بوم یعنی ما روزه که افدون ندید ما هدانه من نداد وک حواله کیش مرا بو سید یوسف گل کی قنج بو گل کی محترم بو قدری حواله خود کرد قدری گندی خود کرد یعنی چی کسی کی چوبان جم سید یوسف گل کی قنج بو گل کی پیدرا بو از چوم تربسپیه اچوم گو از کلای فصلینم رابوم ناوی وی دا مکتبی چار پنج لاملور بون ناس نکرن وقتی ناوی دای دا دیتن سال فکری گوتن گو والله سید یوسف روزه کی ام چونه جم برباره مرابوا و صبح حتی ایواری کارک برمده کریا و ام خلاص کرنا و ام برنا مسافتی 7 کیلومتری جم برنا مال و جامعه لور فتحاوی جی خوندن و سید یوسف نیمتنی بو یه تفا بو و یه ماجی بو ام تفدا پیشان و سید یوسف بری امری خودی بکی گوت از حیوه که پیرمان گوت امه گو از چوم بس از هیوی کم های و رضا برزانی نبردن مسوز دایم گو عمو یوسف از و مالباتامه ان شاء الله می سرسوزاتا بن و ام سرسوزا برزانینا و ام سوزا برزانی نابردن اندامك جوا اندامي كرد بو باور بو ما في قلي خوا شبينجو حفتا بارتيا سوريا كمين هاتا آواكرن او يش حفتا وكار كربو حتى ايرو روش وماجي حتى كوچا خويا داوي باركر و ايرو افچرو سرکوش که با کرناویجی درباس دبی ام وک انجومن آمد بونا ملفر وک سوس وفداری جملت کردرا هروها وفداری ريبازا رسن را ريبازا برزانية بيروس ام بيجن برا سري ملت كرد تفساغ بي برا سري جناب سروك مسعود برزاني كاكني چيروان و ريباز ساغ بي هروها سري اندام و سركردين پارتی دموکراتی کردستانی ساغ به سر مالبات ساغ به بجی انجمنان اجتماعی کردی بجی پشمرگت قهرمان بجی
یەکیتیا گەلێ کورد ڕێز و سلااف بۆ هەمیە و مینەت خۆشیێدا